بە ئامانجی پێشخستنی ستەمی دادوەری لە هەرێمی کوردستان و دانانی پلانێکی استراتیژی درێژخایەن بۆ چاکسازیکردن و چارەسەرکردنی کەلێنەکانی ستەمی دادوەری، کۆنفرانسێک بە ئامادەبوونی ژمارەیەک لە دادوەران و کەسانی شارەزا و پسپۆڕی یاسایی بەڕێوەچوو. لەو کۆنفرانسەدا وەخرایە ڕوو مەبەست لەو کۆنفرانسە دەستنیشانکردنی هەموو خاڵە لاوازەکانی دەسەڵاتی دادوەری و یاسا و ڕێساکانی دادوەریە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بە هەمووان بتوانین کەلێنەکان بدۆزینەوە و دواتر بە هاوکاری پەرلەمان هەمواری بکەینەوە. ئامانجیمەوە گەیشتن بە سیغەیەک لۆ پێشخستن و باشترکردنی سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستان ئەوەش چۆنە بێت ئەوە بەوە دەکرێتەوە ئەو یاسایانێکەوە هەیکلیەتی سیستەمی دادوەری پێوە بەڕێوە دەبرێتن پێش بخەین بتوانین ئەو مؤسساتانە بە شێوەیەکی باشتر بەڕێوە بچن، هەروەها چاکسازی بکرێتن و گۆڕانکاری بکرێت لەو یاسایانەیەکەوە پەیوەندیان بە ژیان و گوزارانی هاوڵاتیانەوە هەیە، چونکە ئێمە لەو باوەڕداینەکەوە ژیانی باش بۆ هاوڵاتی پێویستی بە سیستەمێکی دادوەری باش هەیە. چالاکوانێکی کۆمەڵی مەدەنی و شارەزایەکی یاساییش دەڵێت یاساکانی هەرێمی کوردستان کۆمەڵێک کەم و کوڕی گەوری تێدایە و پێویستی بە هەموارکردنەوە هەیە. نمونەش بەوە دەهێنێتەوە لە کۆنفرانسەکانی ڕابردوودا نزیکەی 500 ڕاستپادە لەسەر یاساکانی هەرێمی کوردستان ئامادەکرا. ئەمەش ئەوە دەسەلمێنێت کە یاساکانی هەرێمی کوردستان کەم و کوڕی زۆری تێدایە و پێویستی بە هەموارکردنەوە هەیە بە زووترین کات. یاساکان بەشێکی گەوریان بەڕاستی دەگەڕێتەوە ساڵی 1960 کە ئەمانە گۆڕانکاری گەورە هەندێک معالەجاتی بچکۆلانە کراوە بەڵام ناگاتە ئەرتیقا ناکا. ئێمە لە کۆی ئەو پرۆژەیە کە سەردانی چەندین وڵات و ناوەندی نێودەوڵەتیمان کردووە ئەمەمان بۆ دەرکەوتووە کە پێویستێکی گەورەمان بەوە هەیە چۆن ئەم یاسایانە هەموار بکەینەوە بیگونجێنین لەگەڵ ستانداردە نێودەوڵەتیەکان تا بتوانین کارێکی باشتر لەوە بکەین کە هەیە. بۆیە بڵێ کۆی سەرتاپای یاساکان پێویستی بە هەموار هەیە، پێویستی بە پێداچوونەوە هەیە، بە گونجاندن هەیە لەگەڵ ئەم سەردەمە و لەگەڵ ستانداردە نێودەوڵەتیەکان. وا بڕیارە دوای کۆتایی هاتنی کۆنفرانسەکە کە ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت سەرجەم ڕاستپاردە و بڕیارەکان بەرز بکرێتەوە بۆ لایەنە پەیوەنددارەکان بۆ ئەوەی لە نێوان ساڵانی 2018 تا 2020 بە هاوکاری پەرلەمانی کوردستان هەموو کەم و کوڕەکانی یاساکان لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێت و دواتر هەموار بکرێتەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.